بعد مرور عامين على بدء عملية نبع السلام التي أطلقتها الدولة التركية. دوای تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر ئۆپراسۆنەکانی دەوڵەتی تورکیا و گروپە چەکدارەکانی هاوپەیمانی کە بە ئۆپۆزیسیۆنی سووری ناسراون، ناوچەکانی نێوان گرێسپی و سەرێکانی بە قوڵای 23 کیلۆمەتر داگیر کراون. لە ئەنجامی ئەو لەشکرکێشەدا دەیان هەزار هاوڵاتی مەدەنی ئاوارە بوون و چەندین تاوانیان لە دژ ئەنجام درا کە دەچنە خانەی تاوانی جەنگ و تاوانی دژ بە مرۆڤایەتی. ئەوە جگە لە وێرانکردنی ژێرخانی ناوچەکە. ئێمە لە ڕێکخراوی مافی مرۆڤ لە جەزیرە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو هەموو پێشرکارەکانی دەوڵەتی تورک و گروپە چەکدارە سوورەکانمان تۆمار کردووە کە لە ناوچە داگیرکراوەکان لە دژی هاوڵاتی مەدەنی ئەنجام دراون. بۆیە ئێمە داوای کۆتایی هێنان بە داگیرکاریەکانی تورکیا لە ناوچەکە و هێنانی هێزی ئاشتی پارێزەری نێودەوڵەتی دەکەین، ئەوەش بەپێی یاسا و ڕێسا نێودەوڵەتەکان. پێویستە دەوڵەتی تورکیا ڕێکۆڵینەوە لە هەموو پێشرکاریەکان بکات کە باس کراون لە کوشتن و ڕاگواستن و گۆڕینی دیموکرافی و ڕفاندن و داواکردنی فیدیۆ و دەستگیرکردنی نایاسایی و چەندین پێشرکاری دیکە، سزادانی ئەو کەسانی کە لەو تاوانەدا بەرپرسن لەگەڵ ڕاوانەکردنی لیژنەیەکی سربەخۆی نێودەوڵەتی بۆ ڕێکۆڵینەوە لە پێشرکاریانە لەلایەن ئەنجومەنی مافی مرۆڤ سەر بە نەتەوە یەکگرتوەکان. ضمان معاقبة المسؤولين عنها بالشكل المناسب، العمل على إرسال بعثة دولية لجنة التحقيق الدولية الخاصة المستقلة المعنية